ئەدۆڵف هیتلەر دامەزێنەری ئەڵمانی نازی لە سەرەتاکانی جەنگی جیهانی دووەمدا و بە پلانێک هێزی سەربازی دەباتە سنوورەکانی رووسیا یەکێتی سۆڤیەت. لە نامێکیشدا بۆ ستالینی سەرۆکی رووسیا بە شێوەیەکی فریودەرانە دەیەوێت مەبەستەکانی هێرشی خۆی بشارێتەوە. ئەم نامەیە لە فایلە هەرەنهێنەکانی دەستگای هەواڵگری سۆڤیەتدا بوو. دوای تێپەڕبوونی 70 ساڵ بەسەر جەنگی جیهانی دووەمدا سەرۆکی رووسیا مێدڤێدێڤ بە یاسا خستیە بەردەم توێژەرانی مێژوو. ئەمەش دەقی نامەکەیە بە کوردی. جەنابی سەرۆک ستالین سڵاو، بەهۆی ناکۆکیەکانی ئەم دوایی ناوچەی باڵقانەوە هێزێکی زۆری ئێمە لەسەر سنووری یەکێتی سۆڤیەت کەڵەکە بووە کە 80 تیپی سەربازیە. ئەمەش ڕەنگە بوو بێتەمایی پرۆپاگەندەی ئەوەی کە ئێمە پەلاماری یەکتر دەدەین. سوێند بە شەرەفم وەک سەرۆکی وڵات ئەمە ڕاست نییە. لەلایەن خۆشمەوە ئەزانم ئێوەش ناتوان بە تەواوەتی بڕوا بۆ پرۆپاگەندانە بکەن، هەر بۆیە ئێوەش هێستان لە سنوورەکان کۆ کردوتەوە. لەم حاڵەتەدا دوور نییە بە ڕێکەوت ڕوبەڕووبوونەوەی سەربازی ڕوونەدات و لە زروفێکی واشدا ببێتە شەڕێکی گەورە. لەم حاڵەتەشدا زۆر ئەستەمە لانی دەست پێشخەر و شەرهەڵگی سێن دەستنیشان بکرێت و شەڕەکەش ڕابگیرێت. دەمەوێت زۆر ڕاشکاوم لەگەڵت. دەترسم یەکێک لە جەنەڕاڵەکانم بە ئەنقەست جموجۆڵی ئیسفزازی بکات و ئاگری جەنگ هەڵبگیرسێنێت بە مەبەستی ڕزگارکردنی بەریتانیا و تێکدانی پلانەکانم. ڕاستیدا پلانی ئەوم هەیە کە لە 25 حوزەیراندا هێزەکەم بە چڕی بگوازمەوە بۆ خۆراوەی سنوورەکانتان. هیوادارن وەڵامی هیچ شتێکی ئیسفزازی نەدەنەوە. ئەدۆڵف هیتلەر 14 ئایاری ساڵی 1941. ئەوەش لە کاتێکدا بوو دەستگای هەواڵگری سۆڤیەت KGB دەیانزانی هیتلەر بەنیازی هێرشە بۆ سەر رووسیا. چەندین جاریش بە ستالینیان وتبوو، بەڵام ستالین بڕوای بە هیتلەر کردبوو. تەنانەت دوای 5 هەفتە بەسەر نامەیەدا کە بەرەبەیانی 22 حوزەیرانی 1941 ئەڵمانیا هێرشی کردە سەر رووسیا، ستالین وای دەزانی ئیستفزازاتی هەندێک لە جەنەڕاڵ ئەڵمانیەکانە بۆیەتانی و ڕێو ڕۆژە رووسیا نەکەوتە حاڵەتی ڕاگەیاندنی جەنگەوە. ئەگەر نامەکەی هیتلەر بە وردی بخوێننەوە دەردەکەوێت کە جگە لە چاواشە و فێڵ کە دەوێت بە ڕەزامەندی ستالین خۆی هێز بە چڕی بباتە سەر رووسیا، لە هەمان کاتدا هەڕەشەی ئاشکراشی تێدایە.